مەترسیەکانی زیادبوونی مادەی هۆشبەر لێرە کۆی کردوونەتەوە. ئەمە کۆبوونەوەی لێژنەی هەڵمەتی نیشتیمانی بۆ هۆشیاری بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکانە لەگەڵ ئیدارەی سۆران و بەڕێوەبەرایەتیەکانی سنوورەکە. باس لە مەترسیەکانی تەشەنەسەندنی مادەی هۆشبەر دەکەن، پلان دادەنێن بۆ ئەوەی ڕێ لە زیادبوونی بگرن. ئەمڕۆکە لە ئیدارەی سۆران پێشوازیمان لە لیژنەی هۆشیاری نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کرد. ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە ناوچەیەکی سنوورینە، لەوانەیە شوێنی ئێمە هەستیارتر بێتر لە شوێنەکانی دیکە، بۆ دەبێت ئامادەکاریەکانی ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم مەترسیە زیاتریش بێتن لە شوێنەکانی دیەوە. ئەو بابەتە بابەتێکە بەنسبەت ئێمە بابەتێکی تازەیە، ینی ئەوە لە ڕابردوو لە بەخۆشحالی و لە هەرێمی کوردستان نەبووە. بۆیە بۆ ئێمە ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێتن بۆ ئێمە ڕۆژەیەکی یەکجار زۆرە، چونکە هەرێمی کوردستان و ئێمەی کورد بەوە ناسرابوون کە هیچ کاتێک ئێمە لەو بابەتەوە زۆر بە دوور بووینە. بەڵام وەکو باسم کرد دیاڵە ئێمە دەبێ هەندێک شتی ئەگەر بێخینە چوارچێوەیەکی سیاسیشەوە دەبێت زیاتر ئامادەکاریمان بۆ بێتن بۆ ئەوەی تووشی ئەو لەو مەترسیە خۆمان بپارێزین. بەرپرسان خۆیان دەڵێن یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بەشێک لەو ڕیستۆرانت و کافەیانن کە مۆڵەتی فەرمیشیان هەیە نێرگەلا پێشکەشی گەنجان دەکەن و دوای پشکنین و دەست بەسەرداگرتنی نێرگەلەکانیان دەرکەوتووە مادەی هۆشبەریان تێکەڵ کردوون تاکو و گەنجان ئاڵوودە بکرێن، کە ئەمەش ڕێژەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەری بەرە و زیادبوون بردووە. يعني مجموعة نێرگلەکی زۆر هەتاکو ئێستا دەستگیر کرایە ئەوە فەحز کرایە کە هەندێکیان ئیشارە بەوەی دەدەن کە مەوادی مخدر ضمنی ئەو معسلەی کە پێی دروست دەکرێت تێکەڵاو کرایە. هەروەها بەنسبەت لە جگارەی ڤایپ ئەویش یعنی بازە دەلائل هەیە کە مەوادی مخدری تێدایە. مادەی هۆشبەر تیرۆرێکی بێدەنگە و کۆمەلگا بەرەو داڕمان دەبات. گەنجان کە هێز و پێزی هەر کۆمەڵگەیەکن دەکاتە تاچی بێبەرهەم و بێ ئامانج. لە ڕابردوودا مادەی هۆشبەر و هەموو حاڵەتانەی شیرازەی کۆمەڵایەتی دەشێوێنن بە کۆمەڵی کوردەواری نامۆ بوون، بەڵام ساڵانێک کە بە پلان دەویسترێت گەنجان لە بیر و باوڕی ئیسلامەتی و نەریتە کوردەواریە باڵاکان دوور بخرێنەوە. بۆ ئەمەش چەندین پیلان و ڕێگە گیراونەتە بەر کە یەکێکیان بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرە کە لێکەوتە و ئاسەوارە خراپەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەردەکەون و لایەنە پەیوەندیدارەکان دەخاتە بەردەمبەر پرسیارەتی زیاتر. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.